بەڵە سلااوان لێبێتن لە بانەزێ وچین لە قەزای ڕەواندوز دیارە لە ئێستا داگربوونەوەیەک هەیە دانیشتوانی گەڕەکی بانەزێوەک لە قەزای ڕەواندوز گربوونەتەوە لە بەرامبەرەوەی کەوا کۆمەڵک کەم و کوڕیان هەیە هەم لە ڕێگاوبان لە کارەبا لە ئاو لە سەردەم خزمەت گوزاریەکانی بواری ژیانیان کەم و کوڕیان هەیە لێرە گربوونەوە داواکاری ئەویان هەیە کە حکوومەت بەهانانەوە بێت و ئەو کەم و کوڕیانیان بۆ چارەسەر بکەم دەچمە لای بەشێک لەم هاوڵاتیانە سلااوان لێبێتن ئێوە بۆ گربوونەتەوە کەم و کوڕیەکتان هەیە سڵاو سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بن سەر و سەرچاوم وڵی ئێمە بە پێویستمان زانی ڕاستی چەند جار لە دەرگای دام و دەستگا حکومیەکانماندا کە بێن بەهانامانەوە بێن ئەو زادەمان لوچاکەن ئەو کارەبایەمان لوچاکەن بەڕاستی هیچیان ئامادە نەبوون بن لایەکمان لێ بکەن و باوەڕت هەبیتن نیوەڕانان لەسەر نانی دانیشتینە تۆز دێتە ژۆرێگە سیارەك بێرەدا ئەڕواتن ئەوە چەند ساڵامە لە هەموو دەرگای دام و دەستگاکان دێن هیچیان ئامادە نەبوون نەبێن زادن لۆقی بکەن هەتا ئەوەی 2000 ئەمە چوینە ئیدارەی سربەخۆی سۆران کە بێن زادن لۆچان بکەن پار لە کاتی هەڵبژاردنەکە کەلگۆر وعدی پێدان گوتی بەسەر چاوەلۆتانەکەین دواتر ناکرد بە بیانوەیە کە ئاوێ وڵا بەڵێندەر نییە بگریتەوە بە ئیشەکەی بکاتن ئەو سادی سار چوینەوەی گوتمان کاکە وەرن وەڵا خنکاین لە ناو تۆزی وتان کاکە وڵی بەڵێندەر نییە بگریتەوە ئەخ برای خۆم بەڵێندەرە میشەرم نییە ئەتۆگە پارەی نەدەێ بەڵێندەری ئامادە نییە بێ زیادت ئیشت لەو بکاتن هیچ پرۆژەکە لەو بکاتن هاتو بینە پارەی بدە بەڵێندەر دێتن وڵی لە باتی جارێکی دەزار دێ پرۆژەیە کاتن زان بەش داواکارن لەلایەنی پەیوەندیدار بەڕاستی بێ بەهانامانەوە بێتن ئیشمان لۆ بکاتن لەوەی بتوانین ئەو خەڵکە چی دیکە لەو نەهامەتیدا نەبیتن زۆر سپاس بارودۆختان لە زستانان و لە هاوینان چۆنە لە نێو قوڕ و لە نێوتە خۆشحاڵ بووناتن وڵی بارودۆخن لە هاوینا لە بە تۆزێخن چینستانێ لە بە قوڕێ عیلاچین دەرناچین بارودۆخن لاندەی خەراتر نابی بەرپرسانی ئێرە هیچ کات نەهاتون سەردانیان نەکردون بەڵێنیان پێ نەداون هاتیینە بەڵێ نیشان پێداینا دەنجیان وەگرتینە وەڵامژی گەدابی نەندیتنەوە بزر بوون تەنها کاتی هەڵبژاردن بە بیریان دێنەوە بەرێ ئەڕە بەس کاتی هەڵبژاردن دیکە نەندیتنەوە بەخێرە سەرچاوە جەنابەت چیت هەیە بۆ گربوونەتەوە لێرە وڵی کاکە هەر لە بۆ ئەو جادەیە ئەو جادە تەپ و تۆ زەمەی خنکاندی ئیسراعەتنا لێ هێرگیرەیە ئەو جادە ئەوە چەند سارە تەفتڕێژیان کردی خراد و قیرکەن قیرشیان لۆ نەکردنە تا ئێستا ئەمە داواکارین ئەو قیڕەن لۆ بکەن و ئەو جادەن لۆ چاپ بکەن وەبی لە بن ئەو تەپ و تۆزەی ڕزگارین بی و نەزاتن بی هەرەوێ داواکاری دیکە نییە کارەبایەکەش وایر و مایری تەواونی نەلۆن چاپ بکەن و حکوومەت ئەیدی حکوومەت باوی ملەت تێدەبی حکوومەت چاوی لە ملەتی بی وە نێمە هەرەوەندە داوامان لە حکوومەتی لۆمان بکەنیتەوە زۆر سپاس بەڵێ ئەمە داواکاری سەرەکی هاوڵاتیانی گەڕەکی بانەزێ و کە لە قەزای ڕەواندوز داواکاری سەرچیەوەیان کە ڕێگاوبانەکانیان بۆ پێتاو بکرێت بۆ کارەبا و ئاوڕۆیان بۆ دابین بکرێتن دیارەوە کاماژەشیان پێدا لە هەڵبژارنەکان بەڵێنیان پێدرێ بەڵام بەرپرسان خاوەن بەڵێنی خۆیان نین بەڵێنەکانیان لە کاتی خۆیدا نابەنە سەر گرنگە خزمەتی هاوڵاتیان بکرێت بەبێ جیاوازی بەڵێ من ئەگەڕێمە لایەوە